بانە شێروان پەشیمانە لەو پارچە ڤیدیۆیەی کە باسی سمت و لە شولار دەکرێتن. بانە لە ساڵی 2001 لەدایک بووە کە یەکێک بوو لە بەشداربوانی بەرنامەی کورد ئایدڵ و توانی سەرکەوتنێکی باش بەدەست بهێنێت. یەکەم کاری کلیپی بە دوێت لەگەڵ گۆرانی بێژ نەوی زەردی بوو بە ناوی بڕۆ، بۆ یەکەمین جار کلیپی تایبەت بەخۆی بڵاو کردەوە. ئەو پارچە ڤیدیۆیی لە سۆشال میدیا بڵاو بۆتەوە، دەنگدانەوەیەکی یەکجار زۆری لێکەوتۆتەوە. سەرەتا خەڵک وایان دەزانی کە ئەمە هاوشێوەی بانەیە، بەڵام دواتر ڕاستی ڤیدیۆکە بڵاو بۆوە. ئەمە بانە خۆیەتی و هاوشێوەی نییە. واروەها لە ئەمریکا و لەسەر شەقام پارچە ڤیدیۆیەکی بڵاو بۆتەوە لەگەڵ گەنجێکی ڕەشپێسی ڤاینەر کە لە ڤیدیۆکە گەنجەکە دەڵێ قنێکی زلت پێوەیە، لە لاد ئاساییە بۆت بگرم. بانەش دەڵێ بەڵێ ئاساییە. دواتر گەنجەکە دەڵێ ببوورە لەگەڵ تۆم نەبوو، لەگەڵ ئەو کەسەمە کە بە تەلەفۆن قسەی لەگەڵ دەکات. Hey, yo, you got a fat ass. You mind if I grab that? Oh yeah! I was on the phone. Are you talking to me? Nah, I'm on the phone. I wasn't talking to you. Oh, that's bad. Yeah, alright. Anyway, yeah. That's what I was saying. کاتی ئەم پارچە ڤیدیۆیە بڵاو بووە، خەڵک بڕوایان نەکرد کە ئەمە بانە شێروان بێ، بەڵام دواتر ڤیدیۆیەکی تر بڵاو بووە، هەموو خەڵک دڵنیا بوونەوە کە ئەمە بانە خۆیەتی. Yo, Hi! where you from? I'm Kurdistan. What language do you speak there? I speak Kurdish. Oh, interesting. So how do you say I want to give you head in Kurdish? I'm a bit سرت بمر. I'm cool with that. The bush around the corner. دوای بڵاوبوونەوەی لە کاتێکی کەم ئەو پارچە ڤیدیۆیە بانە ڕاستەوخۆ داوای لێبوردنی لە خەڵک دەکا، دەڵێتن پێویستە قسە بۆ خەڵک بکەم، خەڵک غەڵەت لە من تێگەیشتووە، لەسەر شەقام دەڕۆیشتم، وتیان ئاساییە تیکتۆک بکەین، منیش بتم بڵێ بۆنە زۆر ئاساییە. ئێستا کە سەیری ڤیدیۆکان دەکەم دوای بڵاوبوونەوە، ئێستا دەزانم چەند لە بیر و ڕایمنەوە دوورە، بۆیە زۆر داوای لێبوردن لە خەڵک دەکەم کە لە من بەغەڵەت تێگەیشتون. بەحیساب هەزەلی ئەو ڤیدیۆی کە من دەکەم شتێکی کۆمیدیە و خەڵک دەهێنمە پێکەنین، بەڵام نەمزانی ڕیاکشنی خەڵک ئاوا دەبێتن. بۆیە زۆر پەشیمانم کە ئەو پارچە ڤیدیۆیەم کردووە، بۆیە لەو بابەتە زۆر داوای لێبوردن لە خەڵک دەکەم. Hi guys, حەزم لێ یاڕووکردنەوە لەسەر هیچ شتێک بام، بەس هەستم کرد ئەم مۆزوعە ئەنی مۆزوعێک هەیە ئەبێت قسەی لەسەرکەم بۆی خەڵک بەخەڵت لەم تێنەگات. هاتن یعنی لەسەر جادە بووم وتیان ئەتیادیە تیکتۆکە بکەم، وتم یا وای نات و کردمان و ئەوە بڵاو بووە و خەڵکیش ئێستا زۆر بەخەڵت لە من تێئەگات. بە هیچ شێوەیەک من نەخیانەتم کردووە، نەخ سپۆرتی و خەڵکانەکەم خیانەتەکەن و ئێستا کە سەیری ڤیدیۆکانەکەمەوە ئەزانم کە چەندێک لە بیر و ڕای منە و لە ئیمج من و لە هەموو شتێکی منەوە دوورە، بۆیە بەخەڵت لێم تێمەگەن. شتێکی یعنی بەحساب هەزەلیات بوو، بەس ئێستا کە سێریەکەم وەڵم نەبوو بکردایە، بۆیە داوای لێبن دەکەم لەو کەس. وەبانە بەنیازە ئەم ساڵەکە لە هاویندا چەندین کۆنسێرت لە باشووری کوردستان ئەنجام بدە، بە تایبەتی شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک، و بەنیازیشە ئەلبومەکەی هەر لەم ساڵ بڵاو بکاتەوە. تاوەکو ئێستا چەندین تراچی ئەلبومەکەی بڵاو کردوتەوە. هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازین. زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوای ڤیدیۆکەمان. و پێتان خۆشە لەم جۆرە ڤیدیۆیانە بەردەوام بین و ئەو ستایلە نوێیەمان پەرە پێ بدەین، لایک و کۆمنت و شەرتان بیر نەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و لایک و فۆلۆوی کەناڵ و پێیجەکانمان بکەن، وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.